بینیتان باس لە گرنگی هەروەها ئەهمیەتەکانی خوێندنی پیشەیی دەکەین لەنێو کۆمەڵگەدا لا بەرەو پێشچوونی کۆمەڵگە و وڵاتە چ ڕۆڵێک دەبینێت ناساندنی ئەم جۆرە خوێندنە بە خوێندکاران یاخود بە فێرخوازان تا چەنە گرنگە و تا چەندێک بەشێک لە کلێنەکانی کۆمەڵگە پڕ دەکاتەوە. گفتوگوێم بابەتە لەگەڵ دکتۆر جەلال عەبدوڵڵا بەڕێوەبەری سەنتەری خوێندنی پیشەیی تەکنیکی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆریان بەخێر بێ. بانی باش دکتۆر بەخێر بێ. بەیانی بینەرانی ئەناڕەتی باش. سپاس بۆ تۆ دکتۆر. با یەکەم جواب بزانین خوێندنی پیشەیی چی لە خۆی دەکرێت؟ باسێکی ئەم خوێندنەمان بۆ بکە بەگشتی. بەڵێ. طبعا خوێندنی پیشەیی خوێندنێکی زۆر گرنگە لەسەر تاسەری جیهانە. زۆرینەی وڵاتانی پێشکەوتوو بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان و وڵاتانی ئەمریکا گرنگیەکی تایبەتی بەم خوێندنادەن، چونکە ئەم خوێندنە جیاوازیەکی ئەوتۆی هەیە لەگەڵ خوێندنی ئەکادیمیە بە حکمیەوەی ئەتوانین بڵێن لە سەدا 50 زیاتری وانەکان پراکتیکین، واتە گەنجان و دەرچوان فێری پیشەیەک ئەەکەن تاکو بتوانن لە بازاری کاردا کاری تایبەتی خۆیان بکەن، ئایا لە کەرتی تایبەتی ئایشکەن یاخود لە کەرتی گشتیە. بەڵێ کەواتە دکتۆر بەشەکانی ئەم چی لە خۆ دەکرێت بۆ نە چەند بەش دەگرێتەوە ئەو خوێندکارانی کە بیانەوێت لەم پیشەیە چۆن دەبێت مەرجەکانیان چۆنە بۆ وەرگرتن؟ بەڵێ خۆی بە شێوازێکی گشتی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانی خۆماندا 4 زانکۆی پۆلیتەکنیکیمان هەیە و بەنیازین مەسەن زانکۆی تریش بکرێتەوە لە هەموو تەخەسوساتەکانمان هەیە، مەسەن ئایا تۆ لە پسپۆڕی پزیشکیا بێ، پسپۆڕی تەکنەلۆژیا بێ، کارگێڕی بێ، میدیا بێ، هەموو ئەو پسپۆڕیانی کەوا لە زانکۆ ئەکادیمیەکان بۆ نمونە لە ساگەر باسی شاری سلێمانی کن لە زانکۆ سلێمانیە هەیە، بە هەمان شێوە لە زانکۆ پۆلیتەکنیکیەکانە وجودی هەیە. هەندێکیان لەسەر ئاسی پەیمانگایە، واتە خوێندنی 2 ساڵە بڕوانامی دیبلۆمی تەکنیکیان پێبەخشێ و ئەوانی تریشان لە ڕێگەی کۆلێجە تەکنیکیەکانەوە بڕوانامی بەکەلۆرۆسی تەکنیکیان پێبەخشێ. باشە تۆتە زۆرینەی خوێندەکانی ئەم جۆرە خوێندە یانی پراکتیکیە. دەمێ بپرسم لەو ناوەندانی کەسە تۆ ئاماژۆ پێکرد تا چەندێک پێداویستەکانی فێرخوازان فراهەم کراوە، تا چەندێک بوونیان هەیە کە بتوان خوێندکاران بە شێوازێکی باشتر بە شێوازێکی زیندووتر پراکتیزەکردنی ئەم بوارانە بکەن. وایە بێگومان هەر وەکو لە سەرەتادا باسمان کرد ما خوێندنی تەکنیکی و پیشەیی زۆر گرنگە لە هەموو وڵاتێک تاک و پاڵپشتێ بێت بۆ بژانەوەی بازاڕی کار و دیسانە بۆ بەرەو پێشبردننی ڕەوتی ئابووری و دارایی هەموو وڵاتێک. بەڵام ئەم خوێندنە پێویستی بە فراهەمکردن و دابینکردنی پێداویستێکی زۆر هەیە. هەروەکو بە ڕێسان ئاگادار دوێنێ ئێمە زانکۆی پۆلیتەکنیکی بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکی فورات الئەوسەد وەرکشۆپێکمان ئەنجامدا دەرباری ئەو ئاڵنگاری و کێشیانی کەوا تووشی پرۆسەی خوێندنی تەکنیکی و پیشەیی ئەبێت لە عێراق و لە هەرێمی کوردستاندا. طبعاً کێشەکان زۆرن، بەڵام هەر وەکو جەناب ئەگەر وەڵامی پرسیارەکەەوە ئایا هەموو ئەو پێداویستیانە فراهەم کراوە ینی دابین کراوە بۆ ئەو خوێندنە، من بە دڵنیایی پێ دەڵێم نەخێر. یەکێک لە هەرە کێشە گەورەکانی ئێمە شێوازی دابینکردنی با بڵێن هۆڵەکانی خوێندنە، شێوازی دابینکردنی مختبەراتە تاقیگەکانە و چۆن ئێمە بتوانین هەماهەنگی بکەین لەگەڵ کەرتی تایبەتە. یعنی بۆ نمونە ئێستا یەکێ لە ڕاستپاردەکانی دوێنێکەوە ئێمە بەرزەکەینەوە بۆ سەر و خۆمان، مەسەن پێویستەکە ئێمە لەگەڵ با بڵێن کارگەکانە، کارگە پیشەسازیەکانە یاخود کۆمپانیا گەورەکان کەوا لە ناو شاری سلێمانیە هەیە تەنسیقێکیان لەگەڵا بکەین، هەماهەنگێکیان لەگەڵا بکەین. ئێمە لە ڕێگەی خۆمانە و لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵاوە چۆن بتوانین مەسەلەن شوێنێکمان بۆ دابینکەن لە ناو کارگەکەیە تایبەت بێ بە خوێندن، تایبەت بێ بەوانی پراکتیکی کەوا ئێمە ڕۆژانە لە ڕێگەی بۆ نمونە کۆلێج و پەیمانگەکانمانە خوێندکارەکان بەرین بۆ ئێوە سەردانیان بکەین و بە پراکتیکی با بڵێن شتەکان بۆیان شەرع بکرێت لە ڕێگەی مامۆستاکانی زانکۆکەمانە و لە ڕێگەی ئەو کەسانی کەوا بە پیشەیی لەو بوارەیە کار دەکەن. بێگومان دکتۆر دوای دێنە سەر بابەتی وەکشۆپەکە و ئاڵنگاریەکانی ئەم پیشەیە و خوێندنیان، بەڵام با باز لە گرنگی ئەم پیشەیە بدەین لە هەرێمی کوردستاندا بە دیاریکراوی تا چەند گرنگی پێدراوە، تا چەند بۆ نمونە لە ڕووی بودجە بێت پێداویستی بێت گۆڕانکاریەکان بێت گرنگی بەم جۆرە پیشانە دەدرێت بێگومان بوارە جۆر بە جۆرەکان. تاما خوێندنی تەکنیکی و پیشەیی بەدەر نییە لە خوێندنەکانی تر و لە بوارەکانی تر. ڕوون و ئاشکرایەکەوە هەرێمی کوردستان و عێراق بە کۆمەڵێک کێشەی سیاسی و کێشەی دارایی و کێشەی ئابووریە تێپەڕیوە، ئەمانەش کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبووە لەسەر پرۆسەی خوێندنی تەکنیکی و پیشەیی لە هەرێمی کوردستاندا. یعنی
ئایا مەسەرەن ئەو گۆڕانکاریە سیاسی و ئابووری و داراییانە کاریگەری هەبووە بێگومان کاریگەری هەبووە لەسەر ڕەوتی خوێندنی پیشەیی و تەکنیکی. باشە لە سەرتا قسەکانەدا تۆ ئاماژت بۆ کریانی وڵاتانی ئەوروپا لە خوێندنی پێشەییدا باخی پێدرا و توانراوە بێتە هۆی پێشکەوتنی ئەو وڵاتە یانی لەگەڵ وڵاتانی ئەوروپا ژاپۆنیش بە هەمان شێوە کە بەشێکیانی وێرانی جەنگ لە دوای وێرانی جەنگ خوێندنی پیشەیی توانی وێتی کە لێنێکی وڵاتەکە بڕکاتەوە یاخود بیکە بەیەکێک لە وڵاتە پێشکەوتەکانی گیان ئەم خوێندنە لە کۆمەڵگەی خۆماندا لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی چۆن ڕۆڵی بینیوە توانی وێتی هیچ کە لێنێک بڕکاتەوە توانی وێتی بێتە هۆکارێک بۆ پێشکەوتنی وڵاتەکە تاوان ئێمە هەمیشە لە هەوڵی بەردەوام داین تاکو ئێمە بتوانین خوێندنی پیشەیی وا لێ بکەین کەوا ببێتە هۆکارێکی گۆڕینی ئەو ڕۆشنبیریە خراپەی کە ئێستا لەناو خەڵکیدا بڵاوبووەتەوە. زۆر بەداخەوە ئێستا ئێمە کە باز لە خوێندنی پیشەیی و تەکنیکیەکەین بە هەمان شێوە ئامادەیە پیشەکانی شەگرێتەوە. لە ساڵەکانی مەسەرەن پێش 2000ەکان بێگومان خەڵکانێکی زۆر ڕوویان نەکردە خوێندنی پیشەیی و هەروەها تەکنیکی. باشترین ئەو کەسانی کەوا لە بازاڕی کاردا کاریان دەکردکەوە دەستڕەنگین بوون کەوا با بڵێن شارەزایەکی تەواویان هەبوو کاتێکەوە پرسیاری لەگەر سێکن ئەمانە دەرچووی ئامادەی پیشەسازین ئامادەی بازرگانی با بڵێن بازرگانیەکان ئەمانە ینی کاتی خۆی لە ناو خەڵکیدا جۆرە ڕۆشنبیریە کە بوو هەتا کە سوکار یان من مەسەڵەن مناڵەکەم با بچێتە ئامادەیەکی پیشەیی تاکو مەسەن فێری حرفێ بێ فێری پیشێ بێ بتوانێت لە بازاری کاردا ئیشێک بۆ خۆی دامکە و مەرج نییە لە بازاری کاردا مەسەن تۆ تەنها لە ڕێگەی فەرمانگە حکومیەکانەوە بۆ نمونە کاری دەستکرێت بەڵکو خۆی ببێتە خاوەنی پیشەیەک خۆی بچێت لە کەتی تایبەتە ئیشکا یاخود خۆی ببێ بە خاوەنی پیشەکۆکو چۆنەڵی بە عەربی پێوتی ڕیادەتە الأعمال ئینتەرپرینۆرشیپ خۆی دەست پێشکەری بێ لە پێشکەشکردنی بیرۆکەیەک و خۆی لە بازاری کاردا ئیشکا بەڵام زۆر بەداخەوە ئێستا ئەم ڕۆشنبیریە خراپەی کەوا لە ناو خەڵکیدا بڵاوبۆتەوە کەس بەو بڕوانامەی کەوا بەدەستی هێنێ ڕازی نابێ ینی کاتێکەوە یەکێک دەرچووی ئامادەی پیشەسازیە یا بازرگانیە یا هەر جۆرە ئامادەیەکی تر هەوڵ ئەدا بڕوانامێکی تر بەدەستبێنێ کاتێک کە ئەگاتە ئاستی پەیمانگا بە هەمان شێوە ناوەستێ خۆی ڕاستە ئەمە مەسەلەن تموحی هەموو کەسێکە کەوا بڕوانامە بەدەستبێنێ بەڵام کێشەی ئێمە لە چیایە ئێستا دەستگا ئەکادیمیەکانمان لەگەڵ زانستیەکانمانە بوون بە دەستگایەکی بەخشینەوەی بڕوانامە هیچی ترنا لەبەرەوە ئەبێ ئێمە کارێکی وا بکەین بڵێن هەموو پیشەیەک پیرۆزی تایبەتی خۆی هەیە هەموو بڕوانامەیە گرنگێکی تایبەتی خۆیە ئێستا کێشەی زۆری فەرمانگاکان لەوەدا خۆی بینێتەوە سەرەکەین لە 85 بۆنەوەی کارمەندەکانی دەرچووی زانکۆکانن هەڵگری بڕوانامی بەکەرۆز ئاسا تۆ بچی با بڵێن ڕاپرسێک لە بازاری کاردا بکەی ئەو کەسانی کەوا دەرچوون و کاریان دەست ناکەوێت سەرەکەی زۆرینیان هەڵگری بڕوانامی بەکەلۆریۆسن ئەمەش گەورەترین کێشەی دروست کردووە هەم بۆ بازاری کار لەلایەک دومیان بۆ حکوومەت کەوا ناتوانێت ئەم هەموو هەلی کارە دابی بکجا مەبەستی ئێمە لە خوێندنی تەکنیکی و پیشەیی ئەوەیەکەوە بتوانین کۆمەڵێک گەنج ینی تۆ بێ فلتەرات هەبێ ینی ناکرێ هەرچی گەنج هەیە کاتێکەوە قۆناغی ناوەندی تەواوەکە هەمووی بچێتە ئامادەیی و هەمووشی لەوێەوە ڕووکاتە زانکۆکان و هەڵگری بڕوانامی بەکەلۆرۆز بێ نەخێر هەندێک کەسانێک هەیە توانایان هەیە لە قۆناغی ناوەندیەوە کاتێکەوە ئەچێتە بۆ نمونە بەرەو خوێندنی پیشەیی بەرەو خوێندنی تەکنیکی ڕوات مەسەن سیرەکەی لە بوارێکی تایبەتیە شارەزایەکی ئەوتۆی هەیە ئەبێ شانازی بەخۆی و بکاو ئەبێ بڵێت هەندێک جار مەرجنیە من هەرەبێ هەڵگری بڕوانامی بەکەلۆرۆزم یاخو ماسەرمە بێ یاخو دکتۆرامە بێ جاری وایە تۆ هەڵگری ئامادەی بڕوانامەی ئامادەی پیشەیت و ڕۆڵە لە بازاری کارد و لە پێشخستنی کۆمەلگا لە دکتۆرایەک زیاترە تا ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی خوێندنی تەکنیکی و پیشەییەوە ئەم جۆرە ڕۆشنبیریە بگەڕێنینەوە کاتی خۆی وابوو ئێستا مەسەن کە تۆ باس لە وڵاتە پێشکەوتۆکانەکەی یعنی لە 85 بۆنەوەی خوێندکاران کاتێکەوە قۆناغی ناوەندی تەواوەکەن بەرەو خوێندنی پیشەیی ئەڕۆن لەوێ مەسەڵەن ئەبینیت ئەم خوێندنە شتێکی پێوترێ التعلیم الموازی چۆنەڵی با بڵێن خوێندنی بەرامبەر
هاوتەریب یاری ئەمە هاوتەریبە چۆنە لە 150 خوێندنەکەی لە هۆڵەکانی خوێندنی لە ناو زانکۆکەدا بێ لە 150کەی تری هەمووی لە کارگەکانە بێ فێری پیشە ئەبێ بە فعلی چونکە مەسەرەن ئەوە چۆنەڵی ڕاستەوخۆ کارەکە خۆی ئەیکا لەبەر دەستیان مەسەن ئەو کەسی کە شارەزای و لە کارگەکە ئیشەکە بە هەمان شێوە فێری ئەکات. بەڵێ کەواتە دکتۆر ئەو فێرخوازانەی کە لە خوێندنی پیشەیان کە چەند ساڵێک بۆیە خوێنن قوڵ دەبنەوە لە بوارێکی دیاریکراوی ئەو خوێندنە پیشەیە وردەبنەوە تا چەند توانێت ئەم خوێندنە پیشەیە کادرێکی شارەزا وەکو باسی لەوە دەکرێت کە بە تەواوەتی لێ هاوتی خۆی دەربخات لەو خوێندنە تا چەند توانێتی ئەمانە پێک بگەێنێت و پاشان پێشکەشی کۆمەڵگای بکە. زۆر بەداخەوە هەروەکو لە سەرەتایە ئاماژەمان پێیا بەهۆی ئەو ئاڵنگاریانی کەوا تووشی هەموو پرۆسەکان بۆ لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا ئێستا بەپی پێویست نییە لەبەرەوە ئێمە هەمیشە لە هەوڵداینکەوا بتوانین تیشک بخینە سەر ئەو ئاڵنگاری و کێشانەوە چارەسەری بۆ بدۆزینەوە. ئێستا خۆشبەختانە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بە هەماهەنگی لەگەڵ زانکۆپۆلی تەکنیکەکانە هەنگاوی جددی هەیە بەرەو چارەسەرکردنی ئەو بوارە لە زۆر لایەنەوە بۆ نمونە ئێستا ئەبینین ینی وەزارەتی خوێندنی باڵا دیسان و هەماهەنگی ئەکات لەگەڵ وەزارەتی پەروەردەیە تاکو برەو بە خوێندنی پیشەیی بدات تاکو برەوی پێ بدا و ڕێسا و یاسایەکی بۆ دانێ مەسە ئێستا من یەک نمونەی بەسیط بۆ بەڕێستانێن بۆ ئێستا ئەم بەیانێکە لە پرسەکەی بەڕێستانە دانیشتم کۆمەڵی گەنج هاتن لێرە خول کراوەتەوە لە تەلەڤیزیۆنی NRT بەڵێ مەسەن ئێستا خۆی ڕاستە ئەمە جێگەی دەستخۆشکەریەکەوە کۆمەڵی گەنجان هانە درێت تاکو لە بەسەن لە بواری ڕاگەاندنە بەڵام من یەک پرسیار لە بەڕێستانەکەم ئایا کردنەوەی ئەو خولانە ئەگەر هاتوو لە ڕێگەی مەسەرەن دەستگایەکی فەرمی بۆ نمونە ئێستا مەڵێن لە زانکۆی پۆلی تەکنیکی ئێمە بەشی ڕاگەاندنمان هەیە تەلەڤیزۆنمان هەیە ڕۆژنامەمان هەیە ئەو بەشانەمان هەمویانە خۆشتان شارەزان لەو بوارەدا و دیسانەوە پەیمانگاشمان هەیە لە پەیمانگای تەکنیکی دوکان لە پەیمانگای تەکنیکی سلێمانی و لە پەیمانگەکانی تر بەشی ڕاگەاندنمانەیە یعنی ئەگەر ئێمە بتوانین ئەو خوێندکارانی کەوا لەوێ بڕوانامە بەدەسێن ئایا چ لەسەر ئاسی بەکەرەوەرسی تەکنیکی بێ یاخود دوبلۆمی تەکنیکی بێ ئێمە بە شێوازێک مامەڵەیان لەگەڵا بکەین و بە شێوازێک پێداویستەکانیان بۆ دابین بکەین کەوا کاتێکەوە تەخەڕوجکەن کەسێکی پرۆفیشناڵ بن کەسێ بن کەوا مەسەڵەن پسپۆڕێکی تەواویان هەبێ و دوای ئەوەش ئەگەر هاتوو مەسەن لە ماوەی ساڵی خوێندنەکەیان دیسانەوە شارەزایەکی ئەو تۆی نەبوو چکە هەندێ لە بابەتەکان خۆتانەزان تیۆریە ینی تیۆری و پراکتیکی جیاوازیە پاشان کاتێکەوە خوێندکار ئەگاتە قۆناغی ئەوەی کەوا بڕوانامەکە بەدەسێنێ و بڕوانامەی دەرچوون بەدەسێنێ ئاستی بیرکردنەوەی و ڕۆشنبیری ئەگۆڕێ بۆ شتەکان چاوی زیاتر دەکرێتەوە لە دوای ئەوە مەسەڵەن زانکۆ پەیمانگەکان هەڵسێت لە هاوینەیە یاخود لە کاتی دەوامەوانە تەخەڕوجیان کردووە خولی پیشەییان بۆ بکاتەوە ئەو زانست و زانیاری کەوا لە ماوەی 2 ساڵی خوێندنە لە دیبلۆمی تەکنیکیە وەریان گرتووە یاخود ئەوانەی کە هەڵگری بڕوانامەی بەکەرەوەرسن لە ماوەی 4 ساڵە وەریان گرتووە جارێکی تر ئەو ئەبدەیت دەکرێتەوە ئەو زانیاریانە و بە پراکتیکی لەگەڵیانە مامەڵاکرێەوە زیاتر شارەزا بن لە بوارەکەی لە بواری تایبەتی خۆیان کەواتە هەماهەنگیکردن ببۆرە لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ کارگەکان لەگەڵ بۆ منە تۆڕاگەیاندنە باس کرد لەگەڵ کەناڵەکاندا کاری حکوومەتیش ئاسانەکە بۆی کە ئەو پێداویستیانی کە خوێندکاران پێویستیانە لە ینی ئەرکەکەی لەسەر حکوومەت کەم ترکاتەوە کاتێک خوێندکارێک یاخود فێرخوازێک دەچێتە کارگەیەک پێویستی بۆ نابێت لە زانکۆ هەموو ڕۆژێ هەموو پێداویستەکانی لەبەردەست بێت لە کارگەیەکدا خۆی بە پراکتیکی ئەنجامی دەدات بێگومان وایە مەسەن تۆ لەم حاڵەتەیە جگە لەوەی کەوا خوێندکارەکان سوودمەند دەبن بە هەمان شێوە کۆمپانیا و بۆ نمونە کەناڵە ڕاگەیاندنەکانی سوودمەند دەبن بۆچی لەو کاتەدا و دیسان حکوومەتیش بە هەمان شێوەسا باسیەکەین سوودمەند دەبێت طبعا خوێندکارە بەڕێزەکان سوودمەند دەبن لە ڕوانگەی ئەوەی کەوا کۆمەڵێک زانست و زانیاری پراکتیکی و بەفعلی ئەتوان پراکتیزەی بکەن و هەلی کاریان ینی فرسەتی دەستکەوتنی هەلی کاریان زیاتر بێت ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە سەبارەت بە کۆمپانیاکان و یاخود وەکو نمونەیەک ئێمە کەناڵە ڕاگەیاندنەکان بێنەوە ئەوانیش لەلایەکی ترەوە سوودمەند دەبن بە حکمیەوەی کاتێکەوە پێویستیان بە کارمەند دەبێ ینی زۆر هیلاک نابن لە بابەتیەوەی چاو پێکەوتن و مەسەڵەن تاقیکردنەوەیان بکەن و سێدەکەن کۆمەڵێک کەسانی شارەزا ئامادەکراوە لەبەرەوە ئەو کاتە کارەکانی ئەوان ئاسانە بێ شتێکی لە ئیدارەیە پێوترێڵێ
كلفة بداية العمل كبيرة جدا مثلا على تێچوونی سەرەتای کار زۆرە چکە ئەو کارمەندەی کەوا تازێت شارەزانیە بۆ نمونە لە کارگەیەکی دروستکردنی جلوبەرگە ئیشەکە بە حکمی ئەوەی کەوا شارەزایی زۆر نییە مەجای ئەوەی خراپکردنی جلوبەرگەکە شکاندنی مەسەرەن ئەو ئامریکەوە کاری لەسەرەکە لەوانەیە لە ڕۆژێکە 12 دەرزی مەکینە بشکێنێ بەینەما کاتێکەوە بە جاهیزیەتە بەردەمی کۆمپانیاکە یاخود کارگەکە و شارەزایەکی ئەو تۆی هەیە سەرەکەین ئەو تێچوونانە کەمە بێتە ئەو زەرەرانە کەمە بێتەوە لەبەرەوە بە هەمان شێوە کۆمپانیەکانی سوودمەندە بن لەلایەکی ترەوە سەبارەت بە حکومەتیشەوە خۆ دەزان ڕوون و ئاشکرا ئێستا کێشەی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان بریتیە لە دابینکردنی موچە بۆ کارمەندان لەو حاڵەتەیە ئەتوانین بڵین تۆزێ با بڵین بارگرانی سەرشانی حکوومەت کەمە بێتەوە بە حکمی ئەوەی کەوا ئەو خوێندکارە دەرچۆ بە ڕێزانە کاتێکەوە دەرەچەند سێرەکەن لە ڕێگەی خوێندنی تەکنیکی و پیشەیەوە شارەزای پیشەیەک بوون ئەو کاتەنە خۆیان دەست پێشکەری مەرج نییە بچن لە فەرمانگەکانی حکوومەتە دابمەزێت خۆیان بیرۆکیان لا دروستە بێ خۆیان مەسەلەن شارەزاییان هەیە تیمارە خەڵکان کۆمپانیەکان خۆیان بە شوێنیانە بگەڕێن ئەو کاتە مەسەلەن تۆزێ بارگرانی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەو ڕۆشنبیریش تۆزێ ئەڕەوێتەوەکەوە هەر ئەبێ هەرچی هەڵگری بڕوانامە یاخود هەرچی دەرچووی زانکۆکان و پەیمانگەکانەیە هەمووی ئەبێ لە فەرمانگە حکوومیەکانە دابمەزنێت باشە سەبارەت بە بابەتێکی تر کە دەکرێت بڵێن تا ئێستاش قسەی لە سەر دەکرێت لەوانی کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن کە باز لە نەبوونی هەلیکار باز لە دانەمەزراندنیان لە فەرمانگە و دام و دەستگاکان دەکەن بابینە سەر خوێندنی پیشەی تا چەند ئەمان کە بۆ نەتەواوی دەکەن چەند ساڵێک بۆی دەخوێنن مادەم بە ئەکادمی دروست دەکرێن و بنیاد دەندرێن تا چەند هەلیکاریان دەزەکرێت لەو بواری کە بەتایبەت تێیدا قوڵ بوونەتەوە ئەوە ڕاستی بێ مەسلەی فەراهەمکردنی هەلیکار ئێستا لە بازاڕی کاردا زۆر قورس بووە یعنی کۆمەڵێک هۆکار هەیە مەسەن یەکێ لەم هۆکارانە بەرەوچوونی هەروکو لە سەرەتایە باسمان کرد هەمووی بەدەستهێنانی بڕوانامەی باڵا و بڕوانامەی بەکەلۆریۆس و ینی هەمیشە بەردەوامن لە خوێندنە ئەمە یەکێکە لە هۆکارەکان هەروکو لە سەرەداتا باسمان کردڵێن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئێمە ئەبێت ینی فلتەرات دابنین مەسەرەن لە دوای ئاستی خوێندنی ناوەندیەوە دووبارەیەکەمەوە مەرجنیە هەمووی بچێتە ئامادەیەکان یعنی کاڵێن کە ئامادەی واتە بەرەو زانکۆپەی مانگەکان با بچن بەرەو ئامادەیە پیشەیەکان و حکوومەت پاڵپشتیان بکە یعنی مەسەڵ چۆن حکوومەت پاڵپشتیان کە من دوو نمونەی زۆر ئاسانتان بۆ هێنبەوە لە پێش دەرچوونی یاسای کارمەندانی یاسای موچە قانون الڕەواتب ژمارە 22 ساڵی 2008 کەوا ئێستا لە هەموو عێراقە پێڕەوەکرێت لە هەرێمی کوردستانە ئەو کاتە مەسەڵەن ئەعتیمادمانەکە لەسەر یاسا کۆنەکان مەسەڵەن کاتێکەوە دەرچوویەکی ئامادەیی پیشەیی دادەمەزرا بۆ نمونە لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە 2 ساڵ پێشخستنیان پێدرا یعنی ئێستا لەوانەیە هەندێک بیر بکاتەوە بڵێ مانای چیە 2 ساڵ پێشخستن ئەوە پاڵپشتێ بوو لە حکوومەتەوە هاندانێ بوو لە حکوومەتەوە تاکو خەڵکان بچن بەرەو خوێندنی پیشەیی ینی کاتێکەوە دامەزرای مەسەلەن موچە بنەڕەتەکەی ئەگەیشتە ئاستی موچەی با بڵێن دەرچوویەکی پەیمانگە خۆی ئامادەی تەواو کردووە بەڵام ئەم ئامادەیە ئەم قیدەمە بۆ ئامادەیانە ناکراکەوە ئەچون بەرەو زانکۆ پەیمانگەکان واتە تەنها بۆ ئامادەیە پیشەیەکان بوو خاڵێکی تریان سەبارە بە دەرچووی پەیمانگاکانەوە بە هەمان شوێ ئەنی ئەو کاتە سەری ئەو بیرکردنەوانە کە ئەو یاسا و ڕێسانی کەوا دانراوە کەوا چۆن خەڵکان هان بدا بەرەو خوێندنی پیشەیی و تەکنیکی بڕۆن مەسەلەن بەڵام بەداخەوە ئێستا و یاسانە کاری پێ ناکرێت دەرچوانی پەیمانگاکان کاتێکەوە دادەمەزران بە 1 ساڵی خوێندن پلە بەرزکردنەوەیان بۆ کرا یعنی بەکەلۆریۆسێک کە دادەبەزرێ لە پلەی حەوتا دامەزرێ لە سەرەتای پلەی حەوت بە پێی یاسا کۆنەکە بەڵام دەرچوویەکی پەیمانگا ینی 1 ساڵ لە پلە هەشتا بۆ نمونەگە لە 2008 دامەزرایە لە 2009 یەکسەرە چۆ ئاستی بەکەلۆریۆسەکە بە 1 ساڵ ئەوە لە یاسایە بەسەڵێ سەنەتان ئەو 2 ساڵی خوێندنی تەکنیکیە پێوتێ سەنەتان تەقویمیەتان ما تعادل 3 سنوات یعنی
2 ساڵی تەقویمیە مقابلی 3 ساڵەکە. بۆچی لەبەرەوەی ئەوان خوێندنی پیشەین لەلایەک لەبەرەوەی مەسەرەن زیاتر بابەتی پراکتیکیان زۆرە و لە لایەکی تریشەوە وەکو پاڵپشتێک وەکو هاندانێک تاکو خەڵکان بچن بەرەو خوێندنی تەکنیکی. ینی تۆ لە خلالی 1 ساڵە ئەگەیشتە ئاسی بەکەلۆرۆسەکە. خۆگەر هاتوو مەسەرەن بەکەلۆرۆسەکە بۆ نمونە ساڵێک ئیجازەی بیدون ڕاتە بکە سێرەکەی موچەی بنەڕەتی دەرچووی پەیمانگاکە بەکەلۆرۆسەکەشی تێپەڕان. یاخود یەکسانە بوو بۆن وەگە ساڵێک تریش ئیجازەی مۆڵەتی بێموچەی کردایە سێرەکەین موچەی بنەڕەتی پەیمانگاکە لە موچەی بەکەلۆرۆسەکە زیاترە بوو. جا بەو شێوازە ئێمە پێویستمان بەوە هەیەکەوە ئەو ڕێساوی یاسایانەی کەوا پاڵپشت و هاندانی خوێندنی تەکنیکی پیشەیەکە زین و بکرێتەوە. زۆر باشە دکتۆر ئەگەر بێمە سەر لایانی پیشەسازی لە وڵاتە بۆ نمونە ینی کەلوپەلەکانی نێو ماڵمان ئەگەر باسی دارتاشی بکەین بۆ منێکێک لە بەشەکانی خوێندنی پیشەی ئەبین زۆربنی بەرهەمەکانی ناوماڵ هی وڵاتانی دەرەوەی ئامێرەکانمان هی وڵاتانی دەرەوە دیسانەوە هاوردە دەکرێت ینی زۆرنی پێداویستەکانی ژیانمان لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکرێت ئەگەر ئەم پیشەیە ئەگەر ئەم خوێندنی پیشەیە بەرەو پێش بدرێ بایەخێکی باشی پێ بدرێ فێرخوازان هاان بجرێن بۆ ئەوەی ئەم خوێندنە پشتگوێ نەخۆن و ڕووی تێ بکەن ئەبێتە هۆکارێک بۆ پێشکەوتنی پیشەسازی وڵات بە شێوازێک لە جیاتیەوەی ئێمە بەرهەم هاوردە بکەین بگرە هەناردەشی بکەین. بێگومان ئەوە قسەیەکی زۆر جوان و ڕاستە ئەمە بێتە هۆی کەوا ینی ئەبێتە پاڵپشتێک بۆ باری دارایی و ئابووری وڵاتیش. بەڵام ینی مەسەن ئێستا بۆ نمونە تۆ باسی وەکو نمونەیەک باسی پیشەی دارتاشیەکەی ئایا من یەک پرسیار لە بەڕێز دەکەم ئەو کەلوپەلی کەوا لە بازاڕی کارە ئێستا هەیە و فەراهەمەکە زۆر بێشتەکانمان یا لە وڵاتی چینەوە هاتەوە یاخود لە وڵاتی تورکیا هاتووە ئەگە تۆ بەراوردیکەی بە بەرهەمە خۆماڵەکان سەرەکەن جیاوازیەکی زۆرە لەکوێ تۆ مەسەلەن تاقمی تەپڵەکێکە دەستکەوێتکەوا لە دارگوێز یاخود لە دار بەڕوو دروستکرابێ بەراورد بەو کەلوپەلانی کەوا لە دەروی وڵاتە هێنرێ جوانتریشە و زیاتریش بەرگاگرێ و مانەوەشی زیاترە و بەڵام لێرەیە چیە کێشەکە مەسەلەن خەڵک بۆ ئەوانە ناکە لەبەرەوەی تێچوونی ئەو کەلوپەلانە شتە ناوخۆیەکان زۆری تێچێ و ناتوانن ڕکابەری ئەو کەلوپەلانە بکەن کەوا لە دەروی وڵاتەوە لەبەرەوەی بە نرخێکی هەرزانتر لە بازاری کاردەدەسەکرێت. طبعاً ئەمە چۆن نەکرێ ئەمە لە پەرلەمانی کوردستان چەند جارێک باسی لێکراوە لە یەکێتی پیشەوەران چەند جارێک باسی لێکراوە و جەخەخراوەتە سەریکەوە یاسای پاراستنی کەلوپەلە ناوخۆیەکان ئەبێ حکومەت ئەو یاسایە مەسەلەن دەربکات و پاڵپشتی بکات و دامی بکات و چۆن مەسەلەن پاڵپشتی بەرهەمێنانی خۆماڵی ئەکات مەسەلەن یەکێ لەوانە تۆ لە ڕێگەی باجەوە ینی ئەو کەلوپەلانی کەوا لە دەروی وڵاتوێت باجێکی زۆری بخەیتە سەر تاکو خەڵکان تۆ هاان بدەی کەلوپەلی ناوخۆ بەکاربێنی تەبەر لەو کاتە ینی کۆمەڵێک سوودی هەیە و ئێمە وەکو نمونەیەکی زۆر سادە و سانا بەکاربانێنە کە بەڕێزە باسی مەسایلی دارتاشی کرد و لە هەموو بوارەکانی ترا لەو کاتەیە مەسەلەن هەلی کار زیاتر ئەڕەخسێنرێ بۆ گەنجانمان و کارگە زیاتر دەکرێتەوە مەسەن تۆ ئەو پاریکەوە ئێمە ئەیبین لە دەروی وڵاتەوە شتی جاهیزی پێێنین ئایا چەند جیاوازیەکیە ئێمە لە وڵاتی خۆمانە دروستیکەین ئەو کاتە لە مەسلەی گواستنەوە سیرەکەین بواری کارکردنی ئۆتۆمبیلەکان زیاترە بێ مەسەلەن کۆمەڵێک خەڵک لەو کارگای ئیشەکە کاریان زیاتر دەسەکەوێت لە ڕێگەی ئەوانەوە مەسەلەن چێشخانەکان با بڵێن هۆتێلەکان هەموو یعنی خۆتەزانی چۆنەڵێ ڕەوڕەوەی ئابووری هەمووی بەیەکەوە گرێ درراوە لەجیاتی ئابووری وڵاتێکی تر ئابووری خۆمان ئەگەشین و بێگومانەوە کاریگەریەکی زۆر باشێ بێت. باشە دکتۆرەمێت باز لە وەرشۆپەی دوێنی زانکۆی پۆلیتەکنیکمان بۆ بکەی زیاتر چی لە خۆ دەگەر لە هەمان کاتدا ئامانج ئەم وەرشۆپ و کار و چالاکیانش. بەڵێ بێگومان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ینی لە بەرەو پێشبردننی بواری خوێندنی تەکنیکی و پیشەیە ڕۆڵێکی لە بەرچاوی هەیە و هەمیشە لە هەوڵدانداین تاکو بتوانین چارەسەر بۆ ئەو ئاڵانگەری و کێشانە بدۆزینەوەکەوە تووشی خوێندنی تەکنیکی و پیشەیە بێ لە هەرێمی کوردستانە یەکێ لەو هەنگاوانەش ئەنجامدانی وەرکشۆپە خۆشبەختانە دوێنێ بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکی فوراتە ئەوسەد وەرکشۆپێکمان ئەنجامدا بە ناونیشانی خوێندنی تەکنیکی پیشەیی لە عێراق و هەرێمی کوردستاندا و ڕۆڵی لە خزمەتکردنی کۆمەڵگادا
یعنی لەو وەرکشۆپەدا ئێمە تیشکمان خستە سەر ئەو کێشانێکەوە تووشی خوێندنی تەکنیکی و پیشەیە بێ. طبعا ئەو کێشانەی کەوا لە باشووری عێراق و لە لای حکوومەتی مرکزی هەیە ئەتوانم بڵێم لە سەدا 95 هەمان کێشەکانە بە هەمان شێوە دووبارە بێتەوە لە بەرەوەی هەمان ژینگەن جیاوازێکی ئەوتۆمان نییە. هەرچەنە لە هەندێ بواردا ئێمە بە چەند هەنگاوێک لە پێش ئەوانەوەی. بەڵام بە حکمیەوەی مەسەن ئەوانیش لە ناحی خیبرەیەکی باشیان هەیە و کۆمەڵێک زانکۆی پۆلیتەکنیکیان هەیە لەبەرەوە بە باشمانزانی کەوا لەگەڵ ئەوانە ئەو وەرکشۆپە ئەنجام بدەین. لە کۆتایی وەرکشۆپەکەیە پاش گفتوگویەکی زارسیانە ینی کۆمەڵێک دەرەنجام و کۆمەڵێک ڕاستپاردەمان نووسیوە و بەنیازین بەرزیکەینەوە بۆ سەر و خۆمان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوەکەوە بەپی ئیمکانیت بتوانێت هەندێک لەو داواکاریە یاخود لەو ڕاستپاردانە جێبەجێ بکرێتەوە هەمووی پەیوەندی بەرەو پێشبردن و چاکردنی بواری خوێندنی تەکنیکی و پیشەیی هەندێک لە ڕاستپاردەکان لە نەتیجەی گفتوگۆکە لەگەڵ بەڕێستانە تیشکمان خستە سەرکەوە چۆن هەماهەنگی بکرێت لەگەڵ کۆمپانیاکان و لەگەڵ کەرتی تایبەتە بۆ نمونە مەسەڵەن چۆنەڵی وانە پراکتیکیەکان زیاتر گرنگی پێ بدرێت سەردان بۆ کۆمپانیاکان ئەو خوێندنی موازیە مەسەن کاری پێ بکرێتەوەکەوە نیوەی وانەکان لە ناو زانکۆکاندا بێ و نیوەی تریشی لە کۆمپانیاکانە بێ واتە بواری پراکتیکی زیاتر پەری پێ بدەین. زۆر باشە دکتۆر جەلال عەبدوڵڵا بەڕێوەبەری سەنتەری خوێندنی پیشەیی تەکنیکی لە زانکۆی پۆلیتەکنیک سپاس بۆ تۆ کە لەگەڵ مام دکتۆر سپاس بۆ تۆ ئایزانەرەکە سپاس بۆ ئەمە دەبوونت هەنا باوچانە کۆر بگرین و دوات لەگەڵ بینەرانمان بەرداوام.